وریا حەمە کەریم کەناڵی ئاسمانی پێیان هەڵەبجەی شەید. ئێوە هەموو بەڵێنەی دەسەڵات و بەرپرسانی حکوومەتی هەرێم کە بە هەڵەبجەیەکانیدا لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان و یادیکارە ساتی کیمیابارانی هەڵەبجە بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەو شارە چاوەڕوانی جێبەجێکردنی بەڵێنەکانی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستانن. ئەمە لە کاتێکدا بە بڕوای چاودێران دەسەڵاتدارانی هەرێم لە هەوڵی بچووکردنەوەی ناوی هەڵەبجەدان. وریا حەمە کەریم کەناڵی ئاسمانی پێیان هەڵەبجەی شەید. لە کاتی نزیکبوونەوەی یادیکارە ساتی 16 سێدا و سەردانیکردنی وەفدێکی زۆری بیانی و عراقی بۆ هەڵەبجە دەسەڵاتدارانی ناوچەکە و حکوومەتی هەرێم بە بەڵێن و هاوکاریکردن لە هەوڵی بێدەنگکردنی دەنگە ناڕازەیەکانی شارەکەدان. وریا حەمە کەریم کەناڵی ئاسمانی پێیان هەڵەبجەی شەید. کردنی یادەکان لەلایەن حیزبی دەسەڵاتدار و پشتگوێخستنی هاوڵاتیانی شۆڕژگێر و بەکارهێنانی بنەماڵەی شەهیدان بۆ بەرژەوەندی حیزبی زۆرێک لە هاوڵاتیانی و بنەماڵەی شەهیدانی نیگەران کردووە و بنەماڵەی شەهیدانیش داوا دەکەن موچەکانیان بۆ هەڕەشەکردن لە خۆیان لەلایەن حیزبی دەسەڵاتدارەوە بەکار نێنرێت.